ئەمریکا لە بڕیاری دادگای فیدراڵی سەبارەت بە نەوت و غازی هەرێم نیگەرانی دەربڕیوە لە نوێترین ڕووداوشدا کە لە عێراق و هەروەها گەرباسی بکرێت لە نێوان عێراق و ئەمریکادا ڕوویداوە. باربەرالێف یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا لە چەند ڕۆژی ڕابردوودا گەشتە عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ سەرکردە و کەسی یەکەمی حیزبەکان لەسەر ئاستی حکومیش بە هەمان شێوە کۆبەوە دانیشتنی جیاوازی لەگەڵ ئەنجامدان. دیارە ئەم کۆبوونەوەی لێکدانەوەی جیاوازی بۆ کرا. ئێمە لەسەر ئەم بابەتە میوانێکمان دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەین بەڕێز شێروان شەمێرانی کە بەڕێزیان شارەزەی سیاسەتی عێراقن، چاودێری سیاسین ڕاستەوخۆ بەڕێگەی سکایپ میوانی ئێمە دەبێت. کاک شێروان سپاس بۆ ئامادەبوونت. تێبینی جەنابتان لەسەر سەردانەکەی باربەرالێف بۆ عێراق و بەجیا کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان و لەسەر ئاستی حکومیش چییە؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. هاتنی جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ عێراق خۆی دوو ڕەهەندی هەبوو. ڕەهەندێکیانی سیاسیە پەیوەندی بە بارودۆخی عێراق ئێستای عێراقەوە هەبوو. ڕەهەندی دووەمیان ئابووریەک دەڕوتە و پەیوەندی بە ئابووری دەرەوەی ئەمریکاوە هەیە. ئەو کۆمپانیا ئەمریکانێکەوە لەسەر خاکی عێراق ئیشەکەن و هەندێک لەو کۆمپانیانشکەوە ئیشەکەن کۆمپانیای ئەوە بەرهێنانن پەیوەندیان بە نەوت و گازەوە هەیە لە هەرێمی کوردستانە. کاریگەریەکی ڕاستەوخۆیان بۆ بۆ بڕیارێکەوە لەلایەن دادگای فیدرالی عێراقەوە دراوە. ئەمە زیاتر ڕنگدانەوەیە کە لەو سیاسەتێکەوە ئێستا سەفیری ئێستایان باڵیۆزی ئێستای ئەمریکا لە عێراق گرتوویەتی سیاسەتێکی گرتووە، زیاتر سیاسەتێکی ئابووری و ئیشرافکردنە وەک بڵێ باوکاتێک و گەورەیەک پیشان ئەدا باڵیۆزی ئەمریکا ئێستا لە عێراقا و لە ماوەی ڕابردووشە زیاتر ئەو پەیوەندیانێکەوە کردوێتی ئەوەندێکەوە سیاسی بووە زیاتر ئابووری بووە. چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ کۆنسڵگەری 21 وڵاتی دەرەوەی عێراقەوە لە عێراقا هەند باڵۆزی ئەمریکا کۆبوونەوەی کردووە سەبارەت بە شێوازی وەبەرهەمهێنان و ئامادەیی ئابووریانەی زیاتر لەسەر خاکی عێراق. ئەمە سیاسەتێکی نوێیەکەوە سەفارەتی ئەمریکا یەگرێتە بەر ئابووری خستۆتە پێش سیاست و لە ڕێگە ئابووریەوە سیاست ئەکا. ئەو سەردانە لە ڕاستیە ینی ئەوەی کەەوە پەیوەندی بە زیاتر ئەو بڕیارەی دادگای فیدرالیەوە هەبێتیان ئەوەی کەەوە پەیوەندی بە مەسئلەی نەوت و پەیوەندی نێوان بەغدا و هەولێرەوە هەبێت. ئەمریکەکان لە چەند هەفتەی ڕابردوو هەندێک زاناریان ڕاگەیان کەەوە ئاگایان لەوە هەیەکە ئەوەی کەەوە ئەوان پیانوت کودەتای قەزایی کودەتای دادوەری کراوە سەبارەت بە ئەنجامی هەڵبژاردنەکانی ڕابردوو بۆ ئەوەی کەوا زیاتر چواردەوری کوردستان بدرێ. ئەمریکەکان زانیاری هەواڵگری تەواویان هەیە لەسەر ئەوەی کەوا ئەو بڕیارەی لەلایەن دادگای فیدرالیەوە بەرامبەر بە فرۆشتنی نەوت و یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانەوە درا. ئەوە بڕیارێکی سیاسی ڕوت بوو، ئامانجی سیاسی ڕوتی لە پشت بوو، هێزی سیاسی ناو عێراق و هەندێک هێزی هەرێمایەتیشی لە پشت بووە بۆ ئەوەی کەوا فشارێک دروست بکرێت لەسەر هەرێمی کوردستان. بۆ ئەوەی ئامانجەکە سیاسیە ئامانجەکە سیاسیە پەیوەندی بەو ڕەوشەوەی هەبوو کەوا ئێستا لە عێراقا هەیە و پەیوەندی بە وشکردنی سەرچاوەکانی هێزی هەرێمی کوردستانەوە هەیە. ینی ئەوە پەیوەندی تەنها بەلایەنێکەوە نەبوو لە هەرێمی کوردستانە. ئێمە بزانین مەکتەبی سیاسی ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی پێش پارتی و پێش لایەنەکانی تر ناڕزایی خۆیان یان دەربڕی سەبارەت بە ئەو بڕیارەی دادگای فیدرالی. ئەمریکەکان زانیاریان هەیە لەسەر ئەما لەبەر ئەوە هەڵوێستی تەواویان هەبوو گرتووە و تەنانەت هەندێکی شانداوایان کردووە کەەوە ئەو زانیاریانە بدرێتە دەست هەندێک لایەنی سیاسی عێراقی بۆ ئەوەی کەەوە بەکار بهێنرێ بۆ فشار بۆ سەر لایەنەکانی تر تاوایان لێ بکرێت ئەو جۆرە بڕیارانە بۆستێنن. تەنانەت بڕیار بەنیازی ئەوەش هەبوون بڕیار بدرێت لەسەر کۆمیسیۆنی یان نادەستوری کۆمیسیۆنی هەڵبژاردن و سربەخۆیی لە هەرێمی کوردستانە ئەویش ڕابگیرەوە ئیجبار بکرێ بۆ ئەوەی کەەوە لە عێراقەوە ئیشرافی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکرێ. ئەمریکەکان ئەمە ئەزانن بەڕەهەندێکی سیاسی ئەزانن زەرری بۆ هەیە بۆ ئەمریکا ئەنێوە ڕای بگرن. ئەمە یەک. دوو بەڕەهەندێکی ئابووریشی ئەزانن ڕاستەخۆ زەرمەند ئەبێ بۆ سیاسەتی ئابووری و بەرهەمهێنانی سەرۆت و سامانی ئەمریکا لە عێراقا بۆیە ئەیانەوەی ئەمە ڕابگرن. ئەمە یەکێکە لە خاڵە سەرەکیەکان. خاڵی دۆمیان ئەوەیەکەوە سیاسەتە ئەمریکەکان بە هەمان شێوە لەو سۆنگەیەوە ئەیانەوەیەکەوە هەندێک زانیاری بگەێنن بە لایەنە عێراقیەکان یان بڵێ هەڵوێستی ئەمریکا دیدی ئەمریکان پێ بڵێن سەبارەت بۆ بارودۆخەی کەوا ئێستا هەیە. بۆیە بەو شکڵە و هەروەها زانیاری تەواویش لە نزیکەوە وەربگرن کەوا تا چەندە ئەم سیاسەتی ئێستا لە عێراق ئەگیرێتە بەر زەرمەند ئەبێ بۆ داهاتووی ئەم وڵاتە
یان بۆ داهاتووی ئەو سیاسەتی ئەمریکا لە 20 ساڵی ڕابردووە گرتوێتە بەر لە عێراق. باشە ئەم سەردانەی باربارالیف چاوەڕێ دەکرێت کە ئەنجامەکەی لێک نزیک بوونەوەی لایەنەکانی عێراق بێت؟ ئەوە ئەمێنێتەوە سەر کاریگەری ئەمریکا ئایا چەندە ئەو ئەنجامێکا باربارا دەستی کەوتووە بردوێتەوە بۆ ئەمریکا ئیدارەی ئەمریکی لە واشنگتن تا چەندە هەنگاوی لەسەر بنیاد ئەنێ. بایدن پێ ناچێت ئایا گەر کۆنگرس فشاری بکەنە سەر ئەوە مەسئلەیەکی ترە. بایدن زۆر هەرچەندە ئێستا دۆسیەی ئەتۆمی لە نێوان ئەمریکا و ڕۆژ ئاوا لەلایەک و لەگەڵ ئێران لەلایەکی تر تۆزێک گرفتی تێکەوتووە ڕاوەستاوە ئەوە لەوانەیە وا بکات لە بایدن بۆ ئەوی فشارێک سەر عێراق دروست بکات. بەڵام لە کۆی پرۆسەکە سیاسەتی ئەمریکا زۆر کاریگەریەکی توندی جارانیان سنگینی جارانی نەماوە لە عێراقا. زیاتر ئێستا سیاسەتی ئێرانی پەیڕەو ئەکرێ و پیادە ئەکرێت لە هێزە نەودەوڵەتەکانمە بەستە هێزەکانی دەرەوەی عێراقمە بەستە لە ئێرانە. بۆیە ئەمریکا پێ ئەچی هەنگاوێک بنێ لەو بارەیەوە چەندە ئەتوانێ هەنگاو بنێ چەندە ئەتوانێت ئەو مەسئلەیەکی ئەو هەژمونەی ئەمریکا کە جەنابە باسی لێوە دەکەی و کاریگەری کە لە عێراقدانی ماوە بەخواستی خۆیەتی کە ئەو دەسەڵاتە ئەو بۆشایە لە عێراقا دروست بکە دەسەڵاتی خۆی بێتە دەرێ بهێنێتە دەرێ لە عێراق و لە شوێنی ئەو هەژمون و کاریگەری ئێران زیاد بکە؟ بەخواستی خۆی نییە. ئەمریکا بە هیچ شێوەیەک بەخواستی خۆی نایەوێتەوە لە دەربچێ لە هەر شوێنێکەوە ئەوێ هەبێ. ئەمریکا سیاسەتێکی هەبوو لە عێراقا تەنانەت لە زەمانی کۆندۆلیزا ڕایزیشەوە ئەو کاتێکەوە وەزیری دەرەوەی ئەمریکا بوو لە ویلایەتی دووەمی جۆرج بوش. ئەو کاتە هەستیان کرد و دەرکیان کرد بەوەی کەوا سیاسەتەکان لە عێراقا هەڵی زۆری کردو و شکستی هێناوە. نانتوانی کەوا بەو شێوەیە پێویست بێ لەسەر خاکی عێراقا دوای گۆڕینی پرۆسە ئیدای پرۆسی گۆڕینی بەژێمی عێراقی هەنگاو بنێن و مامەڵە بکەن. ئەوە شکستیان هێناوە بە پلەی یەکەم. بە پلەی دووەم ناتوانن یعنی ئەو تۆ کاتێکەوە ئەتەوێ بووبی لە وڵاتێکە ئەبێ هەندێک سنتەری هێزت هەبێ. ئەمریکا وردە وردە سنتەرەکانی هێزی لە دەستدا لە عێراقا هەمووی بەجێهێشت لە بەرژەوەندی ئێران یان با بڵێ نەیتوانی بگاتە ئاستی ئێران لە بەرامبەری هێزە بەتایبەت هێزی سەربازی ئەوەی کەوا پێویست بە ئێران پەیوەندێکی سەربازی و کۆمەڵاتی لەگەڵ عێراقا هەیە. ئەمریکا ئەو پەیوەندی نییە. ئەمریکا لە ڕێگای دەستگاکانی دەوڵەتەوە مامەڵەکە. دەستگاکانی دەوڵەت کێ هەڵی ئەسوڕێنێ کەسایەتی عێراقیەکانن. کەسایەتی عێراقیەکان بە عەقڵیان بەتایبەت لە یانیشیعە بە عەقڵیان بە دەرونیان زیاتر لەگەڵ ئێرانە ئەبن و لە ئێرانەوە نزیکن تا ئەمریکا و بەشێکیشە لە سیاسەتی هەم سیاسیان هەم مەزهەبیان. باشە ئەم دوورکەوتنەوەی ئەمریکا لە کاروبارە سیاسیەکانی عێراق نەی سەلمان وەکو تاقیکردنەوەیەک نەبوو بۆ سەرکردەکانی عێراق کە بەبێ ئەمریکا بەبێ ویستی ئەمریکا و دەزۆردانی ئەمریکا لە سیاسەتی و تێشکیلکردنی حکوومەت عێراق سەرکەوتوو نابێ؟ ئەمریکا یەک ئێستا گرفتی ئەمریکا ئەوەندە یعنی ئیدارەی کۆماری لەگەڵ ئیدارەی دموکراتەکانە جیاوازن. کۆماریەکان بەهێزتر لە عێراقا مامەڵاکەن. کۆماریەکان وانین تەنانەت بۆ ناوخۆی ئەمریکاش ئەو تەنانەت بۆ مامەڵەکردنیش لەگەڵ سوپا کۆماریەکان باشترن تا دموکراتەکان بۆ گرنگیدان بە سوپای ئەمریکی. ئەمریکیەکان ئەوەندە دۆسییان لە بەردەستدایە تەنانەت کاتی ئەوەشیان نییە کەوا زۆر کاتی خۆیان وەک جاران بن بە عێراق. جاری کاتی خۆی 150,000 سەربازیان لە عێراقا هەبوو ئێستا هەموو 4-5,000 هەیە. ئەوانیش ئەڵێن کاری جەنگیان نییە جنگاندن نییە شەڕکردن نییە تەنها ڕاوێژکاریە. ئەمریکا ئەوەی لەدەستداوە خالێک ئەوەی کەوا ئێستا بەدەست ئەمریکاوە مەبەست بێەوە ئەوەش کەوا باربارا ئیشارەتی بۆ کردو ئەوە یەکە ئابووری عێراق بەدەست ئەمریکاوەیە. ئەمریکا توانێت بیخنکێنێ ئەتوانێت بیخنکێنێ و ئەتوانێت سەرێشە بۆ ئێران دروست بکات لە دۆسیەی تران نەک لە دۆسیە عێراقا بەتەنها. ئەلەوێەوە ئەتوانێت ئەمریکا شار بکات. بەڵام ئایا هێزە عێراقیەکان ئەتوانن بەبێ ئەمریکا هەنگاو بنێن تا کۆتایی؟ نەخێر ناتوانن. بۆچی؟ چونکە هەندێک لەلایەنەکان ئەگەر بیانەوە پشت بە ئێرانیش ببەسن لە کۆتایی ئێران لەگەڵ ئەمریکا مامەڵەکە. ئەمە یەک دوو و بشزانین هەندێک لەو لایەنێکەوە ئەوە دروشمی ئەنتی ئەمریکا بەرزەکەنەوە باشکرا بە شێوەیەکی نهێنی ناچارن بۆ ئەوەی کەوا لەگەڵ ئەمریکیەکان ڕێبکەون. بەڵام دیسانەوە ئەڵێ ئەم پەیوەندی بە سیاسەتی ئیدارەی ئێستای ئەمریکاوە هەیە. باشە باربارالیف لە دوای کۆبوونەوەکەی و گەڕانەوەی لە عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە ڕێگەاند کە بەڕوونی نیگەرانی خۆی بەلایەنەکانی عێراقدا و پەیامەکەشیان زۆر بەڕوونی گەشتۆتە ئەوان و لە بەشێکی دیکە باسی لەوە کرد کاک شێروان کە داوای کرد لایەنی سێهەم بێتە ناو بژیوان لە نێوان پەیوەندیەکانی هەرێم و بەغایە. مەبەستی کێ لە لایەنی سێهەم؟ لایەنی سێم ئەوە داواکاری هەرێمە.
هەرێم ئەوێکەوە لایانی سێم هەبێ بۆ ئەوەی گەوا گەرنتیەک با هەر لە زوویەکەوە ئاەت لایانی سێم کێیە ئەمریکا ناتوانێت بڵێ منم ئەگەر ئەویش باسی لێەوە کرد. بەڵێ ئەگەر ئەمریکا بێوێ من لایانی سێمم بۆ نمونە ئەو کاتە ئەوانش ئەلێن نابێ نوێنەری ئێرانیش لێرە هەبێ یان هیچ نەبێت لە هامشەوە ئاگادار بێ پێچێنێتەوە یەکگرتوەکان بێ بۆ نمونە جێنم بلاسخات بەڵام جێنم بلاسخات توانایی نییە جێنم بلاسخات توانایی ئەو سەلاحیەتەی نییە نەتەوە یەکگرتوەکان سەلاحیەتی بەکارهێنانی هێزی نییە بۆ نمونە ئێستا ڕێکەوتنامەی شنگال لە 2020ەوە مانگی 2020 تا ئێستا تا ئێستا جێبەجێ نەکراوە بە ئامادەبوونی جێنم بلاسخات هێزێکی بچووکی سەربازی لە شنگال بۆ بە کۆسپ لە بەردەم ڕێکەوتنیەکی نێودەوڵەتی پەیوەندی بە شنگالەوە بێ ئەبێ ئەوە ئەنجومەنی ئاسایش نوێنەرانی بۆ نمونە بەلایانی سێم باڵیۆزەکانی ئەنجومەنی ئاسایش بن لە عێراق ئەوان ئامادە بن یانێکێتی ئەوروپاش نا یەکێتی ئەوروپاشنا تەنها ئەنجومەنی ئاسایشکەوە دەسەڵاتی بەکارهێنانی هێز و فشاریان هەیە لە نیویۆرکەوە بەرامبەر بە عێراقیان هەر وڵاتێکی تر بەڵام ئایا باربارامە بەستی پێ بۆ خۆی نازانم بەڵام وەک بنەما داواکاری هەرێمی کوردستانێکەوە لایەنە سێم هەب باشە یعنی لە ئێستادا دەزانین کە جموجوڵێک کەوتۆتە نێو لایەنە سیاسیەکانی عێراق بۆ کۆبوونەوەکەوا بڕیاریشە لە حەنانە بەشێک لە سەرکردەکان لەگەڵ مقتەدا سەدر دیارە بە مقتەدا سەدرەوە چوار لایەنی دیکە کۆ ببنەوە ینی چاوەڕێ دەکرێت لێک تێگەیشتن ببێت و سەدر سازش لەو خواستانی خۆی بکە لایەنەکانی دیکە لەژێر فشار و داخوازی ئەمریکا لە ئایندەیەکی نزیکە تشکیلکردنی حکوومەت لەم کابینەیە کە بۆتە دێوەزمەیەک بۆ عێراق بەزووی پێک بهێنرێت مشکلەی مقتەدا سەدر لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی ئەمەیە ئەڵێ متمانەم پێیان نییە تەنانەت قسەیەکی ڕاستەخۆشی بەرامبەر بە هادی ئامری وت هادی ئامری پێشی ڕێکەوتنیکی دوولایانەی لەگەڵ سەدر کرد بێ هەر چەند مانگ پێش ئێستا واژوشی کرابێ و تو دوای هاتوۆتەوە بۆ بەغدا و پەشیمان بۆتەوە لێ شتێکی وا هەیە ئەمە لە گلای دووەم مقتەدا سەدر ناوێ بە هیچ شێوەیەک لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی دابنیشێ و ئەشزانێ یعنی ئێستا نەهادی ئامری نەحیدەر عەبادی کەوا دوو دەنگی میان ڕەوی ناو چوارچەوەی هەماهەنگین ئەو دوو کەسە سیاسەتی چوارچێوە بەرامبەر بە سەدرەکان دا ناڕێژن ئەوەی کەوا سیاسەتەکە دا ئەڕێژێ نوری مالکی و قەیس خەزعەلیە بە پلەی یەکەم بە پلەی دووەم ئەمار حەکیمە گرفتەکە ئەوەیە هادی ئامری ناتوانێت ئەو سیاسەتی هەیەی بیکە بە سیاسەتی فەرمی چوارچەوەی هەماهەنگی تا لایەنەکانی تر مامەڵی لەگەڵا بکەن لایەنەکانی تر ئەوانش کەوا سیاسەتی فەرمی چوارچەوەی هەماهەنگی ئەکەن مالکی خەزعەلی حەکیم ئەوان توندن بەرامبەر بە مقتەدا سەدر بە هەموو شێوەیەک ئەیانەوەی ئەو دەستکەوتێکەوە ئێستا دەستیان کەوتووە بڕوە ئەڵێن ینی نەرمترین لێدوان بەرامبەر بە سەدرەکان لەیان چوارچەوەی هەماهەنگیەوە ئەوە یەکە ئێمە ئامادەین استحقاقی خۆیان شایستەی خۆیانیان لە حکوومەتی داهاتوو پێبین جا ئەگەر مقتەدا سەدر ئەمەی بکردایە ئەم گرفتە هەر لە مانگی 11 ساڵی ڕابردووە دروست نابوو ئەمەی ناوێت ئەمە یعنی ئەو لێدوانانەی ئەدرێت تا ئێستا لە دەرەوەی حەنانەیە و هەر کەسێکیش ئایا سەدری بێ یان غەیرە سەدری لێدوان با سەبارەت یان بێوێ دەستەواژە لە سیاسەتی مقتەدا سەدر بکە ئەوە قسەی خۆیەتی خوێندنەوەی خۆیەتی هیچ کەسێک ناتوانێت دەستەواژە لە ئەو دانیشتنەی حەنانە بکە ئەوە تەنها دەنگۆیە ئەبێ یان نا تەنها وەزیری قائد وەزیرەکەی سەدر خۆی نەبێ یان جریوەکان یان تویتەکانی سەدر خۆی ئەم دانیشتنە بکرێ من وا ئەزانم ئەگەر چوارچەوەی هەماهەنگی بگەنە ئەو قەناعەتەی کە ئەم فترەی ئێستا هەیە ڕاگوزەری بێ یان انتقالی بێ حکوومەتێکی انتقالی بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پێشوەخت یان زووتر نوێ ئەنجام بدرێ کەسایەتیەک بێ لە دەرەوەی چوارچێوە لە دەرەوەی تەیاری سەدری بە تەواو سربەخۆ بێ حکوومەتەکان کابینەکان سربەخۆ بن بەرنمەیەکی کاری بۆ دابنرێ بەڵام حکوومەتێک بن چ سەرۆک وەزیران چه ئەندامەکانی کابینەکە وەک بڵێ مرد بن غیرەتیان هەبێ نەکەونە ژێر هەژمونی هیچ لایەک لەلایەنەکان بۆ ئەوەی کەوا بێلایەن بن ئەگەر وانە بێ سەدر قورسەکەەوە بڕوە مەگەر ئەڵڵاهومە زۆر ئیجبار بکرێ بەڵام کورد و سنە هەر لە زوویەکەوە ئەیانەوێکەوە ئەو دوولایەنە بگەنە ئەنجام بۆ ئەوەی کەوا کارەکانی ئەمانیش بڕۆ باشە ینی زۆر باس لە ڕێکەوتنامە دەکرێت زۆر باس لە نزیک بوونەوە نێوەندگیری نێوان کوتلەی سەدری و چوارچێوەی هەمانگی شیعەکان دەکرێت یعنی کێ دەبێت کە ئەو کاریگەریە زۆرەی هەبێت لەسەر هەردوولا کە بتوانێت لێکیان نزیک بکاتەوە چاوەڕی لێک نزیک بوونەوە دەکرێت لە نێوانم دوولایەنەیە یان ئیلایەکێکیان دەبێت لە
مەدانەکە بکشێتەوە لەگەڵ ئەوی چەند جارێک مقتەدا سەدر ئەم کشانەوەی ڕاگەیاند و دووبارە گەڕایەوە ناو پرۆسی سیاسی. ئەوەی کەوا کاریگەری هەبێت لەسەر هەردوو لا مرجعیەتی شیعی نەجەفە. مرجعیەتی شیعی نەجەفیش تەدەخل ناکە بۆ چوارچەوەی هەماهەنگی لە ڕووی سیاسیەوە زۆر گوێی بۆ ناگرن. ومقتەدا سەدر ئێستا جاران بەگوێی حائری ئەکری ئێستا حائری دەستی هەڵگرتووە ئازادە، یعنی ئێستا مقتەدا سەدر ئازادە لە هەموو مرجعیەتێکی سیاسی شیعی بە تەواوی ئازادە، چ ئێران چ نەجەف. بەڵام ئەگەر مرجعیەتی نەجەف سیستانی بێوێت وەک کاتی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی ئەتوانێت بە یەک دێڕ ئەم مەسەلەیە کۆتایی پێ بهێنێت. تەنها ئەو ئەتوانێت بۆ ئەوەی ئەو کارە بکاگەنە هیچ هێزێکی تر نییە زاڵیە بەسەر سەدر و ئێرانیش سیاسەتی خۆی ڕوونە، یعنی چوارچێوەی هەماهەنگی واتە سیاسەتی ئێرانی تا ئەستێک لە عێراقا. بەڵام ئەگەر هەردوو لا دەست هەڵگرن بۆ ئەوەی کەوا هێزێکی تر نەک هێزی سێم دەست هەڵگرن بۆ ئەوەی کەوا بە شێوەیەکی تر وەکەوەی ئێستا وتم بە شێوەیەکی تر پرۆسەکە بەڕێوە بچێ بۆ ماوەی ساڵێ 6 تا ساڵێ ئەوە ئەکرێت بگرێت بگەنە ئەنجام. کامیان ئەکشێتەوە لەوانەیە مقتەدا بکشێتەوە، بەڵام کشانەوەی دوومانگ دوای دوومانگ ئەچێتەوە ناو پرۆسەکە. مقتەدا هەر کەس ئەبێ مقتەدا بناسە، هەر کەس چاوەڕێ بێ مقتەدا دابنیشێ لە دوورەوە تەماشا بکە هەرگیز شتیوە ڕوونەدا، ئەوە تەواو هەڵێ. باشە کەواتە کاکشیروان باس لەو کرد کە کشانەوەی مقتەدا سەدر ڕەنگە دوو مانگ بخایەنێ دواتر دێتەوە ناو پرۆسەکە. هاتنەوە ناو پرۆسەکە ڕەنگە چەند بۆ چەند دیوێکی جیاوازی هەبێت بۆ دیوایە دێتەوە ناو پرۆسە سیاسیەکە کە لە ڕێگەی شەقامەوە بێت ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو دابینرا یاخود بە شێوەیەکی فەرمی دێتەوە ناو مەیدانەکە لەگەڵ لایەنەکان کۆبوونەوە دەکات بەشداری لە تەواوی جم و جوڵە سیاسیەکان و پێکێنان و تشکیلکرد ئاراستەکردنی پرۆسی سیاسی عێراقاکە. مقتەدا نایەتە ناو ئاراستەکردنی پرۆسی سیاسی لەگەڵ لایەنەکان بەو شێوەیە کەوا جەنابەت ئەیڵێ بەو مەگەر بە دڵی خۆی بێ یان هیچ نەبێ نیوەی بە دڵی ئەو بێ. و قەناعەتم نییە هەتا ئێستا پارتی لەگەڵ سونە حەلبوسی خەنجەر بەبێ ڕەزامەندی یان بێدەنگی یان ڕەزامەندی سەدر بچنە ناو پرۆسەکەەوە تا کۆتایی، یان ئەبێ بەرنامەیەک دابڕێژرێ سەدر ڕازی بێ لەسەری یان ناڕۆن. قەناعەتی ئەم دوولایەنە ئەوەیەکە ئەم سیانە ئەبێ تا ئێستا هەماهەنگییان هەبێت چونکە پرۆژەیەکیان هەبووە ئەمە یەک دوو ئەم دوولایەنە خۆیان تەسلیمی چوارچەوەی هەماهەنگی ناکەن بە ئارزوی خۆی قاچڕا پێشێ مامەڵیان لەگەڵا بکە چوارچەوە سەرکەوتو ئەمان ژێرکەوتو. سێ سەرکردایەتی ئەم دوولایەنە قەناعەتیان وایە حکوومەتێک بە دژ بە ڕەغەباتی مقتەدا سەدر پێک بهێنرێ و پەرلەمان بۆ نمونە 100,000 سەربازە چوارجەوری پەرلەماندا بنرێ بۆ ئەوی کەەوە پەرلەمان کۆ بێتەوە حکوومەت تێ بپەڕێ و سەر و کەڵ ببژێرێ ئەم تۆ 100,000 سەربازە داهەمیشتە لە چوارچەوەی ناوچەی سەوز نابێ بۆ نمونە و مقتەدا سەدر ناهێڵێ ئەم حکوومەتە چەند مانگێک زیاتر تێبپەڕێ خوێنێکی زۆری جەماوریانە لەوانەیە دابڕێژرێتە قرێتە سەر جەماور نەک بە ڕێگەی لە ڕێگای چەکەوە. ترسێک هەیە بە ئاشکرا ئێستا ئەوەی کەوا وردبینی ئەکا لە لێدوانەکانی سەرکردە سەربازیەکانی هەردوولا ئامادەی جەنگان دەبن. باش دێمە سەر سەبارەت بە ئێران کاکشیروان بۆ بڵاو کرایەوە کە لە چەند ڕۆژی داهاتوودا سەرباری ئەو ناکۆکیانی لە نێوان ئەمریکا و ئێرانە هەیە و پرسی ئەتۆم و کۆمەڵێک بابەتی دیکە کە برایم ڕایسی سەردانی ئەمریکا بکە. ینی ئەگەر ئەم سەردانە سەر بگرێ و ئەنجام بدرێ ینی پێشبینی دەکەن یەکێک لە ئەجەندا و گفتوگۆکانی ڕئیسی و جۆ بایدن لەسەر ئاسی باڵا پرسی عێراق بێ. سەردانی ئەمری ڕئیسی ئەگەر بۆ دیداری سەرکرداتی ئەمریکا بێ ئەوە دوورە ئەگەر بۆ شتێک بێ پەیوەندی بە نەتەوە یەکگرتوەکانەوە هەبێت لەوێشەوە ئایا تەنانەت بە تەلەفۆنیش بێ یان لە سوچێکا بێت لەگەڵ سەرکردەکانی ئەمریکا کۆبێتەوە ئەوەش مەسئلەیەکی ترە. ئەکرێ باسی عێراق بکرێ ئەوەندەی کەوا خزمەتکاری دۆسەی ئەتۆمی بکە نەک باسی عێراق بە تەنها بۆ چارەسەرەکانی هەردووکیان ئەڵێن با چارەسەر لە ڕێگەی حوارەوە بکرێ ئەوە قسەی هەردوو لایە بەڵام سیاسەتەکەیان و بەتایبەت ئێران سیاسەتێکی سەربەخۆی تایبەتی خۆی هەیە لە ئێرانە. ئەمریکا تا ئێستا
تەنها لە ئاستی نێودەوڵەتی عێراق پارێزێت. ئەگەر سیاست ئەگەر سەرۆکە سەردانی ڕئیسی بۆ واشنگتن بۆ دیسانەوە ئەلم بۆ بینینی سەکردەکانی ئەمریکی بێ ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی کەەوە گۆڕانکاریەک لە ناو سیستمی ڕەهبەرایەتی ئێرانە بە شێوەیەکی ئیجابی بەرامبەر بە ئەمریکا بووە تا ئێستش ئەو ئاماژەیە نییە. باشە بامە بکەم بە دوا پرسیار کاک شێروان سەبارەت دەگەڕێمەوە چەند ستێپێک و چەند گەگەڕێمەوە بۆ دواوە بۆ سەر پرسیارەکانم ئەویش پرسی نەوت و غازی هەرێم لەگەڵ بەغدایە لەگەڵ ئەوەی کە بڕیارەکانی دادگای فیدراڵی تانی لێدادرێت چۆن دەکرێت ئەم بڕیارە وتوێژ و گفتوگوی لەسەر بکرێت بۆ دووبارە چاوخشاندنەوە بەسەر بابەتەکە لەگەڵ ئەوەی ئەمریکا بە دیاریکاری لەسەر ئەم بابەتە دەنگی هەبوو لە چەند ڕۆژی ڕابردوودا وەکو باربەرا لێڤیش باسی لێەوە کرد. ئەو سکاڵایە 9 ساڵە هەیە تا ئێستا باسی لێوە نەکراوە بە شێوەیەکی سیاسی دەرهێنرا و بڕیاردرا بەقەلە لەماوەی چەند ساعتێکە کەواتە سیاسیە ئەمە یەک دوو بۆیە ئەکرێت بخرێتە ناو بکرێت بە بەشێک لە ڕێکەوتنی سیاسی ئەوە بڕیارێکی دادگای فیدراڵیە پەیوەندی بە کۆمپانیایەکی سۆمەوە هەیە ئەکرێت هەر جێبەجێ نەکرێت بڕیاردانی دادگا واتە جێبەجێکردنی فەرمینە جێبەجێکردنی پەیوەندی بە هێزە تەنفیزیەکانەوە هەیە هەیە دەسەڵاتی جێبەجێکرد. سێ چارەسەری بنەڕەتی بریتیە لە دانانی و تێپەڕاندنی یاسای نەوت و گاز لە پەرلەمانی عێراق ئەوە بە تەواوی چارەسەری ئەو کێشەیەکات بەڵام تا ئەوە ئەکرێت لە ڕێکەوتنیەکی سیاسی لە هەردوو لا بێدەنگ بن و ئێستش تقریبن ئاماژەکە بۆ ئەوەچ. بەڵێ کاک شیروان زۆر سپاس دەکەین کە سەرنج و تێبینیەکانی خۆت لەسەر پرۆسی سیاسی عێراق لە ڕێگەی کورساتەوە گەیان دووبارە ماندوونێبی زۆر سپاس دووبارە بۆ بەڕێز شیروان شەمێرانی کە بەڕێزیان چاودێری سیاسی و لە هەمان کاتدا شارەزای کاروباری سیاسی عێراق بوون ڕاستەوخۆ بە ڕێگەی سکایپ لە سلێمانی و میوانی ئێمە بوون دیارە